جارێ پێشەم شتێک زۆر کەس خەون بۆ دەبینیتن هەولێر نائارام بیتن ئەوانە دەبی ئەو خەونانە ببنە ناو گۆڕ. هەولێر ئارامە، هەولێر ئارامیش دەمینێتەوە، بانگەشەی هەڵبژاردننیش زۆر بە ئارامی لە شاری هەولێر بەڕێوە دەچیتن. ڕووداوێکی لەو بابەتە شارێکی 2 ملیۆنی کە سەروی 2 ملیۆن کەس لە پارێزگای هەولێر وەکو خەڵکی هەولێر ژیان دەکا، سەدان هزار کەسی دیکەش لە شارەکانی دیکە لەو شارە دەژین، 346,000 ئاوەرە و پەنابەری تێدایە، ئەو هەموو نێردەی دیبلۆماسی و کۆمپانیا و خەڵکەی تێدایە. حالەتێکی وا ڕوودەداتن، خۆزگە ڕووی نەدابە، بەڵام حالەتەکە یەکەم شت ڕێکخراو نەبووە، شتێک نەبووە کە حزبێک لەگەڵ حزبێکی دیکەی کرد بیتن، حەماسەتی کۆمەڵێک گەنج بۆ لە ناو سنتەری شار ئەو ڕووداوی لێ دروست بووە، زوو کۆنتترۆل کرایە، هیچی دیکەی بەدوا دانەهاتیە، تا ئێستا کە هیچ لایەنێک شەکوای تۆمار نەکردیە، بە نۆرمالی ڕۆی خۆزگە ڕووی نەدابە، بەڵام بابەتێک نەبووە پەیوەندی بە هەموو سمعی ئەمنیەتی ئەو شارە بە سمعی خەڵکی شارەکەەوە هەبێتن. زۆر کەسیش لە ئەوروپا دانیشتینە بێ ئیشن ئەو بابەتە دەکەنە مۆزوع و قسەی لەسەر دەکەن. ئەو قارەمانانە زۆر قسەی دیکەیان کرد نهاتە جێ، 11 هەموو ئەنجامەکان دیار دەبێت.